کاری بانکخوازی ئیسلامی کە یەکێکە لە پیشە پیرۆز و بەهادارەکانی ژیان کە هەر کەسێک مەبەستی بێت ئەو ئامانجە بەدەست بێنێت پێویستی بە گەڕان بە دوای زانست و زەحمەتیەکانی خوێندن هەیە. لەنێو کۆمەڵی ئیسلامیش دەستەی پەرەپێدانی بانگەواز کە گرنگی تایبەتی خۆی هەیە خولێکی لە ماوەی 2 مانگدا بۆ ئەندامان و کادیرانی بەشی پەروەردە و بانگەواز دەست پێ کردووە کە هەریەکە لە مەڵبەندەکانی هەولێر و دەهۆک و کەرکووک و سۆران تێیدا بەشدارن و وا بڕیارە لەو خولەدا کۆمەڵێک بابەتی گرنگ و بەسوود بۆ بەشداربووان بخرێتە ڕوو کە لە داهاتوودا هەر بەشداربوویەک بە ئاستێکی بەرزتر کاری بانکخوازی خۆی بکات. ئێمە ئەمڕۆ ڕۆژی دووهەممانە کە خولێکمان کردووەتەوە لە دەستەی پەرەپێدانی بانگەواز لە کۆمەڵی ئیسلامی. ئەم خولە هەموو بەرپرسی بانگەواز و پەروەردەی ئەنجومەنەکان و هاو ئاستەکانیان بەشدارن تایە. بەو ئومێدە کردومانەتەوەکەوە ئەو برابەڕێزانە هەم لە کاری بانگەوازە هەم لە کاری پەروەردە و پێگەیاندنە ئێمە ئەم خولەیان پێ ببینن بۆی ئاستیان بەرزکەینەوە لەو ئاستەیەکەوە هەیە زیاتر بەرز بێتەوە بۆی بەسەرکەوتووی و بە چاکی بتوان کاری بانگەواز و کاری پەروەردەکردن و وتنەوەی منهەجی پەروەردەی لە کۆمەڵی ئیسلامیدا کە ئێمە منهەجەکەشمان چەند قۆناغێکی ئامادە کردو و گەیاندووەتە دەستیان بیڵێنەوە و ئەندامان و کەسەکان لە خوشکان و لە برایان کە ئەندامی کۆمەڵی ئیسلامین پەروەردە بکەن لەسەری و فێریان کەن و شارەزایان کەن. باشداربووانی خولەکەش پێیان وایە کۆمەڵگەی ئیسلام لە هەردوو چینی ئافرەتان و پیاوان بەردەوام پێویستیان بە نوێبوونەوە و گەیاندنی پەیامی ڕاستەقینەی ئیسلام هەیە کە زۆربەی جار لەلایەن کەسانی ناتێگەیشت و بە ناوی ئیسلامەوە کاری توندوتیژی و دوور لە ڕەوشتەکانی ئیسلام ئەنجام دەدرێن. هەر بۆیە ئاماژە بۆ دەکەن پێویستە کۆمەلگایەکی تەندروست و ئاشتی خواز لەلایەن ئەوانەوە دروست ببێت و پەیامی ڕاستەقینەی ئیسلامیش بە خەڵکی ئاشنا بکرێت. ئەو خولانە ئەتوانم بڵێم کاریگەری یەکجار باشیان دەبێتن لەسەر ئەو کەسانەی کە مەسەلەن ئیلقائی دەربڕین و ئەو بابەتانەیان نییە لەبەرەوەی زۆر کەسمان هەیە کۆمەڵێک با بڵێن شت لە ناخیدا هەیە بەڵام ڕەنگە نەتوانی لە بواری عملی جێبەجێ بکاتن. خەبادینان ئەم بەشداربن پێ دەورێدا دەمژ من فاکر بکەین خەلکی خۆ چکو خەلکی ئەم هەمە پرۆستی پێتیڤی هەندێنە دینێ خو بێنە شارازەکەن ئەگەر دینێمانە ئەم خو شارازانەکەین دژمنە دینێمە دژمنە تاڵاتەمە وەلمەکەن کە ئەم دینێ خوب داکەوین وەختێ مروژ دینیش داکە دێ مەشمەڵاتە مەژی بپسۆنەهی دەرێخن. ئێمە خوشکان بەشداریمان کرد لە خوری پەرەپێدانی بانگەوازکەوە دەستەی پەروەردە و بانگەواز کردوویەتەوە کردنەوەی وەها خولێک یان گوتنەوەی چەندوانەیەک لە ڕۆژێکدا بەڕاستی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی بۆ ئێمەی خەڵتیب و بانخواز و داعی ڕاستی وەکو خۆم زۆر سۆز و ئیستیفادەم لێبینیوە. زۆر گرنگە بوونی بانخواز لەناو کۆمەلگا لەبەرەوەی ڕاستە کۆمەلگایەکی موسڵمانی 98 موسڵمانە بەڵام پێویستیمان بە کەسێکە کە دەستمان بگری چۆن خەڵکی پێویستی بە نەخشەیە پێویستی بە کەسێکیش دەستی بگرێت پێویستی بە چاوساق و مامۆستایەک. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی سیاسی و ئیسلامی کە هەمیشە لە ڕێی بانکخوازان و ڕاگەیاندنەکانی و کەسانی دەستپاکەوە ئامانجێتی کۆمەلگا هۆشیار بکاتەوە لە غافڵبوون و بەلا ڕێداچوون بۆ ئەو مەبەستە و لە پێناوی زیاتر خزمەتکردنی ئەم ئاینە کۆمەڵی ئیسلامی دەستەیەکی بە ناوی پەروەردە و پەرەپێدانی بانگەوازی پێکهێناوە کە بەردەوام لە گەشەکردن و خزمەتکردنی سەرجەم هاوڵاتیاندایە بەبێ جیاوازی. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.